ماوەی چەند ڕۆژێکە ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمانەوە داوای بانگێشتکردنی هەردوو وەزیری دارایی و سامانە سروشتەکانیان کردووە بۆ پەرلەمان. سەرۆکایەتی پەرلەمانیش هەرچەندە نووسراوەکەی ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کردووە، بەڵام تا ئێستا ئەنجومەنی وەزیران وەڵامی داواکەی نەداوەتەوە. سەرۆکی پەرلەمانی کوردستانیش لە دانیشتنی پەرلەماندا ڕایگەیاند داواکاری ئەو پەرلەمانتارانە گرفتی یاسایی هەبووە، بۆیە تا ئێستا سەرۆکی حکوومەت ڕەزامەندی نیشان نەداوە لە چوونی ئەو دوو وەزیرە بۆ پەرلەمان. ئێمە بە دوواداچوومان کرد کە ئەمە ڕئیس فەرمی سەرۆکی حکوومەت ئەوێ یان ناوێ لە کۆبوونەوەی ئەم دوانەی ئەنجومەنی وەزیرانە بڕیارێکیان دەرکردووە کە هاتنی وەزیرەکان بۆ لیژنەکان پێویستی بە موافقەی سەرۆکی حکوومەت نییە، بەڵام بۆ دانیشتنی پەرلەمان و بۆ جەلسە موافقەی سەرۆکی حکوومەتەوێ. ئێمە لێرەوە داواکەین سەرۆکی حکوومەت ڕێگە بدا کە وەزیرەکان بێنە پەرلەمان بۆ ئەوەی گفتوگۆ بکەن لەبارەی کۆمەڵە کێشەی گرنگەوە هەن و بتوانین بناغەیەک بۆ چاکسازی ڕیشەی دابڕێژین. بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان دەڵێن ئەو بڕیارە کە وەزیر پێویستی با ڕەزامەندی سەرۆکی حکوومەتە بێتە پەرلەمان پێشتر نەبووە، بەڵام لە کۆتا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا دەرچووە. بەپێی پێڕەوی ناوخۆ ئەبێ ئەنجومەنی وەزیران لە ماوەی هەفتەیەکە وەڵامی سەرۆکایەتی پەرلەمان بداتەوە بۆ بانگێشتکردنی هەر وەزیرێک کە پەرلەمان داوایەکە و بەپێچەوانەوە ئێمە چاوەڕوانی وەڵامی فەرمی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەکەین بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆی کە بزانین لە ماوەی هەفتەکەیە وەڵامی فەرمی بدرێنەوە و لە حاڵەتێکە ئەگەر پێشێلکاری یاسایی بوو ئەوە بێگومان ئێمەش ئەو کاتە ڕای ئەگەێنین و هەڵوێستمان ئەبێ و ئەگەر عوزری مقنع بوو ئەو کاتە قسەی خۆمان ئەبێ. هەرچەندە ژمارەی ئەو ئەندامانەی پەرلەمان داوای بانگێشتکردنی ئەو دوو وەزیریان کردووە، ژمارەی یاسایی تەواو کردووە، بەڵام تا ئێستا ئەنجومەنی وەزیران وەڵامی ڕسمی نەداوەتەوە و پەرلەمانتارێکیش دەڵێ سەرۆکایەتی پەرلەمان دەتوانێت جارێکی دیکە داواکاریەکە ئاڕاستی ئەنجومەنی وەزیران بکاتەوە. بەڵام وا دیارە تا ئێستا کاتی لەبەر دەستیان نەبووە کە کاتی وەزیرەکان نەبووە ئەو کاتە دەست نیشان بکرێتن ئامادە ببن لە ناوهۆڵی پەرلەمان، لەبەر ئەوە تا ئێستا هیچ وەڵامیان نەداوە. بەڵام پێم وایە ئەگەر وەڵامی سەرۆکایەتی پەرلەمان نەدرابێتن تا ئێستا و کاتەکە بۆ ڕابێت و سەرۆکایەتی پەرلەمان دەتوانێت نووسراوێکی تر ئاراستەی ئەنجومەنی وەزیران بکاتن و داوای ڕوونکردنەوە بکاتن کە بۆ تا ئێستا وەڵامیان نەداوە. ژمارەیەک پەرلەمانتار داوایەکیان ئاڕاستی سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ ئەوەی سەرۆکایەتی پەرلەمان داوا لە ئەنجومەنی وەزیران بکات هەردوو وەزیری سامانە سروشتەکان و وەزیری دارایی بچنە پەرلەمان بەمبەستی لێپرسینەوە لە داهاتی نەوت و کێشەی موچەی فەرمانبەران. هێرشقادری NRT هەولێر.